ماوەیەکە گۆڕانکاری لە مەنهەجی خوێنی پەروەردەیی بۆتە باسی ڕۆژ و ئەوەی کە نیگەرانی بە دوای خۆدا هێناوە جێگەی هەڵوەستە لەسەرکردنە مادەی چواردەی پرۆژە یاساکەیە کە لە بەڕگەیەکدا باز لە گۆڕینی وانەی پەروەردەی ئیسلامی دەکات بۆ مێژووی ئاینەکان. بڕیاردەری لێژنەی پەروەردە لە پەرلەمان سەبارەت بە پرۆژەکە ڕایدەگەیەنێت پێویستە زەمانەتێکی یاسایی بە ئەو مادەیە بچەسپێت تاوەکو لە ساڵانی داهاتوودا نەتوانن دەستکاری وانەی پەروەردەی ئیسلامی بکرێت. ئەگەر زەمانەتێکی یاسایی لەم پرۆژە یاسایی ئێستا لای ئێمە لە پەرلەمانی کوردستانە هەیە تەسبیت نەکرێ هیچ زەمانەتێک نییە و مەترسی ئەوەی لێ ئەکرێ لە خولی داهاتوو یا لە ساڵانی داهاتوو کە ئێمە نازانین کە ئەم پرۆژەیە زیندوو ئەکرێتەوە و کاری لەسەر ئەکرێەوە بە ئامانجە گەیەندرێ چونکە ئێمە یاسا بۆ ڕۆژێک دەرناکەین. بەڕاستی ئەگەر زەمانەتێکی یاسایی لەنێو ئەم پرۆژە یاسایە بۆ تەسبیتکردنی پەروەردەی ئاین پەروەردەی ئیسلامی لەنێو ئەم پرۆژە یاسایە تەسبیت نەکرێ بەڕاستی ئێمە مەترسی هەیە لە ساڵانی داهاتوو ئیشی لەسەر بکرێ و بەڕاستی زمینە سازی ئەو کاتە لەبار بێ ئەم پرۆژەیە دەهێنرێتەوە کایەوە. ئامانج لەوەدا چییە؟ ئەوەی کە بە داچوونمان کردووە ئەوەیە کە قوتابی مسلمان هەموو جۆرە ئاینێک بخوێنێ و شارەزای هەموو جۆرە ئاینێک بێ کە گەورە بوو خۆی ئاینێک هەڵبژێرێ، یعنی مەترسیەکە لەوەدایە ئێمە مەترسیمان لەسەری هەیە. قوتابی مسلمان هەر لە ڕووی شەرعیشەوە کە دەبێ بە مسلمانی لەدایک دەبێ بۆیە دەبێ پەروەردەی ئیسلامی بخوێنێ و ئێمە مانعمان نییە بۆ نمونە مەسیحی بۆ نمونە هەڵگری هەر ئاینێکی کە ئاینی خۆی بخوێنێ بەڵام مسلمان نابێ ئاینەکانی کە بخوێنێ. شارزایەکی پەروەردەش باز لەو پرۆژەیان دەکات کە چۆتە پەرلەمانی کوردستان لەبارەی بابەتی پەروەردەی ئیسلامیەوە دەڵێت ساڵی 2017 ڕێکخراوێکی ئەمریکی پرۆژەیەکی تایبەت بە ئاینەکان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە. لە ئێستاشدا هەردوو پرۆژەکە لە بەردەم لێژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستانە. ئەم پرۆژەی تر کە پرۆژێکی مەترسیدارە ئەمیان ڕێکخراوێکی ئەمریکی لە 2017 پرۆژێکی ئامادە کردووە وەکو بەدیلێک وەکو جێگرەوەیەک بۆ پەروەردەی ئیسلامی لەوێوە ناوی پەروەردەی ئیسلامی گۆڕیوە بۆ مەژووی ئاینەکان. کۆمەڵێک گۆڕانکاری تێدا کردووە وای لێ کردو هە لە بەرجی کتێبەکە دیارە لە بەرجی کتێبەکە دەرەکەوێتن کە ڕۆڵی ئاینی ئیسلامی ڕۆڵی برێن پەروەردەی ئیسلامی کەم کردوتەوە لەم پرۆژەیە بە جۆرێکە هاوتای کردووە تانە بڵم هاوتای کردووە لەگەر ئاینەکانی زەردەشتی مەسیحی و ئاینی مەسەلەن ئێزیدی لەگەروانە دایناوە. مەترسی ئەو پرۆژەی بە ناوی ئاینەکانەوە لە ڕابردوودا هەبووە ئەوەیە پێچەوانەی زۆرینەی ئاینی کۆمەڵگەی کوردیە هەمیش لە مادەی 2 دەستوری عێراق ئاماژە بۆ دەکات هیچ شتێک نابێت دەربچێت کە پێچەوانە بێت لەگەڵ شەریعەت و یاسا کارپێکراوەکانی وڵات کە ئاینی پیرۆزی ئیسلامە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.